بناوی خۆی بەخشندەوە میهرەبان درود و سڵاو بەسەر گیانی پاکی پێشەوامان ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم یا ڕۆژێن کۆتان زانایان تا ڕۆژی دوایی. من ناوم دکتۆر محەممەد عەبدوڵڵاه پێنجوێنیە، مامۆستای پەیمانگەی زانستی ئیسلامیەکان و کۆڵێژی زانستی ئیسلامیەکان لە سلێمانی، ئەندامی لێژنەی فتوای سلێمانیشم. لە ڕاستیە بابەتی ئەزێدان و ئازاردان یا بڵێن کەوتنە ناو گێژاوی ڕاودونان و ئازێدان و لێتێکدان، سجنکردن و بەندکردن بۆ کەسانەی کە بانگەشاکەن بۆ ڕاستی لە مێژوودا شتێکی تازە نییە، بەڵکو لە پێش شەهر بووە. پێغەمبەران دوردی خۆیان لەسەر بێ لە سەردەمی خۆیانە هەر یەکان لەلای گەلەکی خۆیانەوە ئەزێت درراوە، ناڕەحەت کراوە، دەبەدەر کراوە، هەیەانە بەڵکو کوژراوە، هەیشانە بە بشار داتەشراوە تا کە زۆر سزایەکی سەختە. و دواتریش لە سەردەمی پێغەمبەری خۆمانە عەلەیهی سڵات وسەلام کاتێ سەرەتای بانگەوازەکەی دەست پێەکا لە ناو وڵاتی خۆیان دەرەکرێ، لە شاری خۆیان لە خزمەکانی خۆی عەزیەتی ئەدەن، لە کەسە شیرینەکانی خۆی ئەوانەی کە لە بنەماڵی خۆیەتی دژایەتیەکەن لە وڵاتە دەریەکەن، وڵاتی خۆی بەجێ هێڵێ، وەکو لە دەرفەتێکی وەهایە کە ئەچێت لە تایف دەرگای تایف ئەدا، لە تایف کە شوێنێکی نزیکە لە مەککەوە، بەڵام لەوێش دەرگای لێداخەن. دواتر دوای زەمانێک مەدینە هەڵەبژێرێ و لە مەدینەشا پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام چەند ساڵێک کە لەوێ ژیانی بەسەر دەوڵەتی دروست کرد، هەمان شێوە هەر بە هین نەبوو، یعنی پارێزراو نەبوو، هێشتا هەر دەستی منافقین و دەستی دووڕوەکان و جەماعەتی لە یەهودەکان بەردەوام لە کێبەرکێ بوون، لەگەڵێەوە عەزێدان و ناڕەحەتکردن بوون. بۆیە سروشتی ئەم بانگەوازە، سروشتی بانگەوازی ئیسلامی و تەبیعەتی هەروایە، میحنەتێکە کە لەو شتانەی کە لەگەڵ یەتی، چونکە چرایەکە کاتێک کە لە دنیا ڕووناکە کاتەوە حتمما ڕووناکی هەندێک خەڵکیش تاریکەکە، خەڵکێکە لە نەبوونی ئەم چرایەدا چرای خۆی داگیرسانوە، کاتێک کە ئەم چرا ڕووناکە داگیرسێ چرای ئەو تاریکە بێ، بۆیە ڕووناکی ئەم لەو زیاتر بوو، ئەو ڕووناکی نامێنێ، ئەوکەی خۆی ڕەواجی نامێنێ. کەسێک کە دوکانی شێ دوکاندارێکیش ئەگە دوکانی دانابێ، کەسێک دوکانێکی لەو دوکانی ئەو دانا یا لەو باشتری دانا دژایەتیەکە، چونکە بازاڕی ئەم کەمەکە، کە بازاڕی ئەم کەم بوو بازاڕی ئەو زیاد بوو، حتمما حەسادەتێک جۆرە لە دافعێک هەیە. ئەمانە سروشتی بانگەوازن. بۆیە بێ ئەگەر حاڵەتێکی وا هەبێ بەلامان و سروشتی بێ، پێشتر ئەوانەی کە لە خزمەت ئیشەکەن هەمویان ئەم حاڵەتیان بەلاوە سروشتی بێ، حاڵەتێکی تەبیعی داوایە بانگەوازە. ئەگە بدەوێ خزمەت بە خەڵکەی هەر لە تورکیا بیگرە، پێشەوا سەعید نەورسی ڕەحمەتی خوای لێ بێ، خوا بۆ لە ژیانی خۆیان ئیسلاحەتی کرد، بەردەوام لە ماندووبوون و ڕاودونان و ئازێدان و ئازادان نەبوو، خۆ هەر ناو وڵاتەکەی خۆیان بوو، بەڵامی تر ئازێدە دراوە و ناڕەحەتیش کراوە. جارێ و کەسانێکی کە ناڕەحەتیانەکە خۆ لەوانە بوو، هەمویان بێدین نەبوون، خەڵکانێکیش هەبوو دینیان هەبوو، ئیمانیشیان هەبوو، بەڵامی تر پاڵنەرێک هەبوو، فاکتەرێک هەبوو بۆ ئەوە. ئەمە سروشتی بانگەوازە. لە لایەکی ترە وەکو ئەوەی کە حەقەتەن سەیری جەماعەتی خزمەتەکەی، من ئەوەی کە خۆم بە ئاشنا بووم پێی لە ڕێی کتێبەکانی مامۆستا فەتحوڵڵا و لە ڕێی خودی ئەو پرۆگرام و تێگەشتنی کە هەیانە بەڕاستی تێگەشتێکی حەزاریانەیە، وتومە لەم سەردەمەیە تێگەشتێکی پێویستی ئەم سەردەمەیە، چونکە ئیسلام ناسی زۆر ڕێگەی هەیە، ئیسلام بڵاوکردنەوەیش لەم ڕۆژگا زۆر ڕێگەی هەیە، بە زۆر مەنهەجیەت کراوە، بەڵام باشترین مەنهەجێک، باشترین شتێکە بۆ ئەم سەردەمە ئێستا گونجاوە بتوانێ وەڵامی زۆر پرسیاری ناخی گەنجان و خەڵکی موسڵمان باتەوە. بەڕاستی ئەم جۆرە تێگەشتێکی زۆر جوانە لە ئیسلام، حەزاریە و زۆر گونجاوە لەگەڵ واقعی ژیانی ئێستا، پێشکەوتنی ئێستای تەکنۆلۆژیا و پێشکەوتنی ئێستای ڕفکر و هزری ئینسانەکانە گونجاوە. و ئێمە شتێکمان تیان نەبینیەوە هەتا ئێستا کە بڵێم ئەم بابەتە ئەو تێگەشتانە تێگەشتێکن ئینسان بێدینەکە بدەرێکا لە دین، بەڵکو پێچەوانەوە تێگەشتێکی زۆر جوانە. پێم وایە بەشێکی زۆریشی هەر هەمان تێگەشتەکانی پێشینە، بەڵام بە بەرگێکی تازە لە موسەڵەحاتێکی تازەیە مامۆستا عەرزی کردووە. کە دەکاشین تەفسیرەکان بخوێنیتەوە ئەو ڕائەنەمان دەسەکەوێ، بەشێکی زۆریان هەر لە ڕێی مفەسیرین و فەقیهەکان و زاناکانی پێشینی خۆمانە هەیە. بۆ خۆ ئیبن خەلدون ڕەحمەتی خوای لێ بێ، خوا زۆر قسەی لەو بابەتەی لە کۆمەڵگەی ناسی و مجتەمع ناسی کردووە، بەڵام دەقەکەی ئەو بە عەرەبی تەرجەمە نەکراوە بۆ زبانێکی یا بە زبانی ئەم سەردەمە، بە زبانی ئەم سەردەمە دەقەکانی ئەو تەرجەمە بکەی هەمان شت دەرەچنەوە. لەبەرەوە هەبوو هەر هەمان درێژەدانی هەمان مەدرسە بانگەوازیەکە و دەعوێکەی ئیسلامە، بەڵام بە زبانێکی عەسری. ئەمە ناکاتە ئەوەی کە ئەگەر کەسێک تەفسیرێکی نوێی کرد بۆ ئیسلام ئێمە حکمی تەکفیری بەسەرا بێن، چونکە بۆ لەگەڵ تێگەشتی منە گونجاو نییە.
ئەوە بەڕاستی خودی ئەوە زوڵمە ئەمە پێ ئەستەمکردنێکە لەوە چونکە ئەگەر وابووە ئەوە ئەیمەیەکتریان کافر کردایە ئەوە شافعی کە هەر هەموو ئەبوو حەنیفە و ئیمام مالیک و ئەحمەدیشی کافر کردا چونکە ڕێیەکانی زۆر مخالیفن هەبێ خۆشی بێ کافر کردا چونکە لە میسر پێچەوانی بەغدا فتوای داوە ئەکرێ مەسەڵەن بڵێ وڵا فتواکەی شافعی ئەوەی میسری ڕاستەوەی بەغدای غەڵەتە ئەمانە بەڕاستی تێگەشتێکی خراپە لە خودی سروشتی شریعەی ئیسلامی شریعەی ئیسلامی سروشتێکی هەیە کە لەگەڵ زەمین و زەمانی خەڵکان مامەڵاکە شریعەتێک نییە وەکو شریعەتێکی چەسپێنرا و لەیەک دەق و بەیەک ئالەت و بەیەک ئامڕاز و بەیەک جۆر بیرکردنەوە شریعەتێکە بۆ هەموو ئینسانە بۆ هەموو ڕەنگێکە بۆ هەموو زەمانێکە بۆ هەموو شوێنێکە کە مادام هەموو ڕەنگ و زەمن و زبان و شوێن ڕەچاوکە کاوێت تەفسیری هەموو ڕەنگ و زەمن و زمانی هەڵگرێ بۆیە ناکری ئێمە زەمانێک بمانێ بە کوتێکەی ئەو عەقڵەتی کە بڵێن تێگەشتنی ئێمە لە قورئان و سونە و شریعەتی ئیسلامی پابەندکەین بە زەمانێکەوانە تایبەتیکەین ئەوە خۆی زوڵمە لە شریعەتی ئیسلامی چ جای زوڵمیشە لەو کەسێک کە مەسەڵەن پێوی پابەند دەکەی بۆیە خودی ئەمانە ناکاتە تەکفیرکردنی ئینسان و بێ بڕواکردن کاتێک ئەو خاڵانە خوێنوانە لەو ڕاپۆرتێکە ئامادەکرا بەڕاستی من هەست خاڵەکەی خوێندەوانێ هەر بیست خاڵەکە هەر هەمیان کۆکەیتەوانێ دەرناچن لە چوارچێوەی ڕاجیاوازەکانە ئەمان ڕایەکی جیاوازە لە بەسەرێکی جیاوازە من پێم وایە ئەم ئاەتە ئەم معناشی لێوەرەگیرێ ئاەتی وایە لە ئاەتی کە خوای گەورە لە قورئانە فەرمێ فەئتوا حەرثەکم ئەننا شئتم لەو ئاەتە 6 دانە واتە هەیە 6 معنای وەرەگرین باشا گونجێ بڵێ مەڵایەکیان ڕاستە و 59 غەڵەتە ناکاتەوەی کە کەسێ من هاتم لەو ئاەتە 6 معنام دەرهێنا بڵێ وەڵا کاکە تۆ کافر بی چووکە بۆ مخالفەی نەسەکە کە لە نەسە دەرمێناوە بەڵام خوێندنەوەی منە وشەی حەرث بە معناچی بە معناچی دەمانە حەرث هەیە دەمانە لە ئاەتەکە وەرەگرم فەتوەکە وشەی ئیتیان بەمانە هاتن بەمانە دابەزینە مانە کەوتنە خوارەوەیە سێ معنەتی لێ وەرەگرم ئەگە هاتو دوایەوە مەسەلەن لەگەڵ لە وشەی ئەنناکە لەگەڵ شئتوما پێک و ئەمان ئەگە هاتو تەفسیری ئەمانم کرد بە زەمینەیەک و بە تێگەشتێکی ئەم سەردەمیانە ئەوە ڕایەکی جیاوازم هەیە بە ئەم ڕایەیە من لە مفەسیرەکانی تریش نیان کردوێ معنای ئەوە نییە کە لە تەفسیرا ڕێیەکەم دەست نەکەوت یانی کاوم من کوفرم کردووە ئێخۆ ئەو مفەسیرانی کە تەفسیری قورئانیان کردووە ڕێیان هەیە لە تەفسیری تریشان نییە ئەگەنجێ بڵێ وڵا چووکە تەفسیری پێشترە نەمون کابرا کافر بووە ئەمە معنایەکی ناگەیەنێ بۆیە هەر بیست خەڵکە کۆکەیتەوانێ هەمێ توانین بڵێن لە ڕای جیاوازە هەیە قاعدێکی ئیبن تەیمیە هەیە ڕەحمەتی خوای لێ بێ یاخوا کە ئەفەرمێ هەر بابەتێک لە فیقی ئیسلامی یا لە شەریعەتی ئیسلامی خلافی تیابوو ناتوانین ئەمری پێ بکەین نەهیشی لێ بکەین ناتوانین بڵێ وڵا ئەمرە یا ئەمە نەهی لێ بکەین چونکە لەبەر بێ وەکو خۆی بێڵینەوانە مە خلافی تایە ئەو ڕایەشێ ئەویش هەیە هەردووکیان هەیە بەڵام ئەوە حەقمان هەیە تەرجیح بکەین بڵێ وڵا ئەمان لەی تران بەهێزترە ئەگونجێ بڵێم وڵا ئەم ڕایە تۆ ڕای خۆت وایە پێ دوایە مخالفی ئەمی بڵێ ڕاکی خۆم بەهێزە و قسەکەی مام شافعی ڕەحمەتی خوا لێ کە فەرمی ڕەئی من سەوابە ڕاستە بەڵام احتیمالی هەڵەشی هەیە بەڵام ڕەئی غەیری خۆم خەتەە بەس احتیمالی سەوابیشی هەیە کۆ ناگونجێت تەڵا بەس بڵێم ڕەئی خۆم ڕاستە بۆیە کە بەڕاستی ئەوە خۆی بۆ خۆی جێخۆی نییە هەڵەی زۆری تێکراوە یان بڵم پێش حکومەکان بۆ معنە بە تەکفیرکردن زۆر هەڵەیە و پێچەوانەی بەڕاستی دەقە شەرعیەکانە پێچەوانەی سیمای جوانی شریعەتی ئیسلامیە ئەتوانم زیاتر لە بڵم لە 8 دانە بەڵگەی بێن بەوانێک کە بڵم ئەمە پێچەوانەی دەق و پێچەوانەی سنەتی ئیسلامە سنەتی ئیسلام بەڕاستی خەڵک تەکفیر ناکات چونکە تۆن کەسێک کە موسڵمان بێ و نوێژکا و خوا ناز بێ بە چه حکمێ تەکفیریەکەی هەلا بەڵێ ڕێیەکی مخالیفی هەیە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە خالیدی کوڕی وەلیدی نەفەرموو من پێم نەوتراوە دڵی خەڵک کون کەم چمە ناو لاشەیان و زام لە ناویا چی هەیە ئەوە ئیشی ئێمە نییە مادام زڵاهیرە نوێژەکە و ڕۆژ وەگرێ ئەسڵ وای ئینسانێکی موسڵمانە ئەمە لەو ڕۆ لە ڕوویکی ترۆ بەڕاستی خودی خۆی ئەمە ئەگەر جەمعیەتێک جەماعەتێک کۆمەڵێک لە شوێنێکە هەبن خزمەتکەن بە ئیسلام بە ئینسان خزمەتکەن بە ئیسلام بەڕاستی حەقی دەستخۆشیان هەیە حەق وایە ئەگەر ناتوانین ئێمە هاوکاریان کەین دەعمیان کەین نابێ ڕێشیان لێ بگرین چونکە بە دافعێک ئەگەر دافعێکی سیاسی زۆر جار هەیە لە وڵاتانە سیاسەتێکی تر فاکتەرە بۆ مەنعکردن یعنی خودی گونجی ئەو ڕئیسەش ئەو کەسە و حاکمە لەوێ خۆشەوەی پێ خۆش نەبێ بەڵام فشارێکی تر لەسەر و خۆیەوە هەیە ناچاریەکە ئەوە بکە ئەمە ئەگەر واژ بێ خۆتوانرا لە ژێرەوە لەگەڵ خوانە بێ بڵە شتێکی ئاوا هەیە حقەتێ من شتێکی ئاواکەم بەڵام تا ماوەیەک دواتر دەربازە بین تا هەردووکمان ڕزگارمانە بێ ئێمە خەڵکمان دیوە سەرکردەی وڵاتانی تریشمان هەیە دیمان دوتیش فشارێکی وام لەسرە ئێوە وەکو فڵان کەس ماوەیە عەزێتانە دەم بە سووەریە بۆی کە فشارەکە لەسەر خۆش مسەر ئێوە ڕزگارمان بێ ئەتوانرا لە تورکیاشا ئەمە بکرایە بەڵام بەداخەوە من ئەوەی کە هەستەکەن دەرگای حیوار دەرگای گفتوگۆ داخراوە بە تەواوەتی کە بڕیار دراوە کە ئیتر ئەو کەسە لە دەرەوەی بازنەی گفتوگۆ قسە لەگەڵکردن و دواندنایە کە ئەمە بەڕاستی پێچەوانی سیما جوانەکەی ئیسلامە
حتى ئەو قسەی کە ئەو کتێبەی کە داود ئەحمەد داودۆغڵۆ هەیەی باسی سفرکردنەوەی کێشەکان ئەگەر ئەو کتێبەی خۆی بخوێنیتوانێت زۆر یاسای تایە ئێستا ئەمە پێچەوانەکەی مارەساکەن ئەوان کە مەسەڵەن کێران باسەکان لەگەڵ دوژمنەکانمانە ئەوانە کە بەرامبەرمانە ناکرێت ئێمە بەردەوام لە مواجهە و کێبەرکیا بین ئەگونجێ پێکەوە دانیشین کێشەکانمان سفرکەینەوە ناکرێت لەگەڵ ئەمانشە دانیشین کێشەکان سفرکەنەوە کەگە مەشروعێکی وەتانی و نیشتیمانی بێ ئەتوانرێت بکرێ ئەو کارە بۆیە من بە قەناعەتم وا بۆ ئەتوانرا لە ڕێگەی حیوار و گفتوگۆوانێ کێشەکان چارەسەرکە وە زۆڵمی لەو خەڵکە نەکرێت شتێکی تریش هەیە کە ئێستا دەرکردنی کارمەندەکان دەرکردنی خەڵکانێکی باش لە موسساتی حکوومەت و دەوڵەت میان بڕینکردنی ڕینی کردیان سەدان کەس خێزان و کەسانێک بۆ دەبەدەکردن لە ماڵەکانی خۆیانە بەڕاستی ئەوەش حکومێکی دیسان حکومێکی دیستەمکارانەیە پێمان بڵێ ینی ئەمەگە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام جگە لە بەنی قوڕەیضا جگە لە بەنی نەضیر کە ئەوانش دوای زەمینێکی زۆر لەگەڵ یانە کە سوڵحی کرد و لەگەڵ یانە عەقدی لەگەڵا کردوون پەیمانی لەگەڵا بەستن دوای ئەوەی کە چەند جار هەڵیان مەشان جگە لەوە لە مەدینە کەسێکی دەرکرد بێ ئەو مخالیفەکانی خۆی دەرنەکردوون منافقین لەوێ هەبوون نەچوون بڵێ بێ لە وڵاتە دانیشی ماف و زێدی خۆمە لە خاکی خۆمە مافت نییە دەرمکەی لە خاکی خۆمە مافت نییە ڕێم بگری مارەسەی ژیانم کەی ئەوەندەت بۆ هەیە نەیەڵی مەسەلەن لە مدیر بم بەڵام ناکرێت بە تەواوەتی لە هەموو شتێ بێ بەشم کەی ئەمەشان بەڕاستی زوڵم وستەمە و حتمەن هەدە سەڵاتێکیش دەست با بە زوڵمکردن خوای گەورە ئیدامێ زوڵم نادا ئەگەر زەمنێکی بەردەوام بێ بەڵام کەمە خایانێ بۆی هیوادارم ئێمە بەڕاستی ئەم مؤسسە ئەم کارە بە پێچەوانەکەی بڕوا بەمە حاڵەتی ئێستا بەردەوام نەبێ گەڕێتەوە بۆ ئەوەی کە پێکەوە هەردوو دانیشتنمان هەبێ حیوار هەبێ لە بینی هەردوو جیهەتەکە هەردوو بەشەکەیە چونکە بەڕاستی ئێمە خۆشحاڵ بووین بۆی لە تورکیا زمونێکی جوان هەبوو ئەوە زمونە دڵخۆشی کردبووین زۆر دڵخۆش بووین پێی کە سەیرمانە کرد هەموو جای بەدڵێکی خۆشەمان گوت الحەمدوللا موسڵمانەکان لەوێ زۆر تەبا ئەتوانن کارکەن و بە دوو دەست پێکەوانن دەوڵەتە بەڕێوابن بەڵام ئێستا کەوای لێ هاتووە پێمانەوە ناخۆشە کە موسڵمان لەگەڵ موسڵمانەکان نەتوانێت ئەوە دەرفەتی حیواری هەبێ دانیشتن پێک و قەزەکان مشکلەکان حەلکەن کاتێ ئیتیهامی خەڵکێک کرێت لەسەر گوناهی لەسەر تاوانێک ئەگەر تحقیق نەبوو ئەوەی هی ئەوە گوناحە تۆ تاوانباریکەی چونکە لە ئیسلامە ئیتیهامکردنی کەسێکی بەری جەریمەیەکی گەورەیە بەڵام دەرکردنی بێتاوانی کەسێکی تاوانبار ئەوە باشتر تاکو بین کەسێکی تاوان بێتاوان تاوانبارکەین حەوا بەم قاعدە جێبەجێ ئەمە قاعدێکی ئوسولی شەریعەی ئیسلامیە ئەم کەسە ئەگەر متهمە با تحقیقی ئیتیهامەکەی بکەین خۆسا خۆی لە ژیانە ماوە توانین لەگەڵا دابنیشی قسە بکەیت و ڕاستیەکان دەربکەوێ دوای دەکەوتین ڕاستیەکان کاتە ئەتوانی تۆ حکم و بڕیاری خۆ بەسەری بدەیت